ئەنجومەنی شارەوانەکانی هەڵەبجە هەشت دوێنم زەوی زانکۆی هەڵەبجە تەرخان دەکات بۆ پرۆژەی دیوانی پارێزگا و سیتی سینەما لە کاتێکدا پرۆپۆزەڵی ئەو زەویانە پرۆژەی هۆڵی زانستی و فەرەنگی زانکۆی هەڵەبجەن. پرۆپۆزەڵەکە لە وەزارەتی ئاوەدانکردنەوەی عێراقا. زانکۆی هەڵەبجە بڕاری پرۆژەی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە ڕەت دەکاتەوە بۆ زەویەکانی و بە دوواداچوونم کردو و زانیومە 100 دوێنم زەوی دیکەی زانکۆی هەڵەبجە لە بەردەم مەترسی پرۆژەکانی دیکەیە ئەگەر زانکۆی هەڵەبجە فریای خۆی نەکەوێت. بەپێی زانیاریەک کە پەیام بە دوواداچوونی بۆ کردووە، حکوومەتی عێراق بڕاری دروستکردنی هۆڵی زانستی و فەرەنگی بۆ زانکۆی هەڵەبجە داوە، بەڵام ئەنجومەنی شارەوانیەکان بڕاری دروستکردنی دوو پرۆژەی لەسەر ئەمان پارچە زەوی داوە کە ئەوانیش بینایی پارێزگا و سیتی سینەمان. ئەمەش بۆتە جێگەی ناڕزایی زانکۆی هەڵەبجە و داوایان لە ئەنجومەنی شارەوانەکان کردووە بڕیارەکە هەڵبوەشێننەوە. بەرەو ئەو دوو پرۆژەی ئەو دوو شوێنی کە ئەو زەوی بۆ تەرخانکراوە هیچ پێویست ناکات، زەویان هەیە، شوێنی تر هەیە. ئەمە دەستبردنێکی خراپە، بەڕاستی پێشنەیەکی خراپە و پێویستە زانکۆی هەڵەبجە بە تایبەتی سەرۆکی زانکۆ ڕێ بەمە بگرێ بۆ ئەوەی دەستنی ڕێخۆشکەر نەبێ بۆ دەستبردن بۆ زەویەکانی تری زانکۆ. مامۆستایەکی زانکۆی هەڵەبجە دەڵێت ئەو بڕیارە کاریگەری نەرێنی لە سەراسی زانستی زانکۆکە هەیە. ئەگەر بەو شێوەیە زەویەکانی زانکۆ پرۆژەی دیکەیان تێدا جێبەجێ بکرێت، دواتر زەوی بۆ پرۆژە و بیناکانی زانکۆ نامێنێتەوە. هەر لە ئێستەوە زەویەکان وردە وردە بە بیانووی جۆراوجۆر و بە پاساوی یاسایی جۆراوجۆر زەویەکان لە زانکۆ وەربگیرێنەوە. سبەینێ زانکۆ ئەگەر ویستی پرۆژەیەک بکە، ئەگەر ویستی بینایەک دروست بکات، لەکوێ دروست بکات، لە چه ئەرزێک دروستی بکات، دیسانە بێ بچێتەوە لە شوێنی تر ئەرز وەربگرێتەوە. ئەو کاتە هەموو ماستەر پلان و هەموو ئەو پلان و بەرنامانەی کە بۆ زانکۆ دانراوە تێک لەلایەکی دیکەوە زانکۆی هەڵەبجە بە کەم تەرخەم دەزانرێت بەرامبەر ئەنجامدانی بە دوواداچوون بۆ پرۆژەکانی خۆی کە ساڵانێکی زۆرە پرۆژەکان تەنیا لەسەر وەرەقەن و لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێن. هەروەش مەترسی لەسەر زیاتر لە 100 دوێنم زەوی دیکەی زانکۆ دروست کردووە. سەرۆکی زانکۆی هەڵەبجە دەڵێت گفتوگۆ لەگەڵ ئەنجومەنی شارەوانی دەکەن و جارێ بڕیاریان نەداوە سکاڵا تۆمار بکەن. حقی اعتراضمان هەیە، نووسراوێتمان بۆیان کردو بەیانیەکین بۆیان تەوزیحەکەی زانی نەتیجەکەی چیە بێت. ئەبێ مناقەشەی لە ئەنجومەنەکەیە بکەین، چونکە ئەو پرۆژەیش کە ئەکرێت بۆ بەرژەوەندی پارێزگای هەڵەبجەیە. ئەچین مناقەشەی ئەەکەین، ئیتریان ئەوان قەناعەت بە ئێماکەن یان ئێمە قەناعەتیان پێ ئەەکەین. بەپێی بە دوواداچوونی پەیام بۆ ڕاندی یاسایی دۆسیەکە، ئەگەر سەرۆکی زانکۆی هەڵەبجە سکاڵا لە دادگا تۆمار بکات، ئەوە سکاڵاکە لە بەرژەوەندی زانکۆ دەشکێتەوە و بڕیاری دروستکردنی بینای پارێزگا و سیتی سینەما هەڵدەوەشێتەوە. لەبەرەوەی خاوەندارەتی زەویەکە بۆ زانکۆ دەگەڕێتەوە و بەکارهێنانیشی پرسی پێ نەکراوە. سەرباری ئەوەی زانکۆکە خۆی پێویستی بە زەویەکەیە بۆ پرۆژە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.